پاش ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان هێزە عێراقیەکان دەیانەوێت دووبارە ڕەنگڕێژی هاوکێشە سیاسیەکانی عێراق بکەن، بەڵام لەژێر هەژمونی ئێران و ئەمریکادا پێکنهێنانی هاوپەیمانێتی زۆرینە بووەتە بربەستێک بۆ دیاری نەکردنی سەرۆک وەزیران. با بڕوای چاودێرێکی سیاسیش بەم حاڵەوە حکوومەتە نوێیەکەی عێراق لە ئاست جێبەجێکردنی داواکاریەکانی شەقام و چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغداد نابێت. ئەگەر حکوومەتەکە بەم شوێ پێک دیە ئەتوانین بڵێن حکوومەتێکی سەرکەوتوو نابێ، چونکە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا لەم کاتەیە گەژی زۆری تێدایە و ئەمەش لە ئایندەی عێراق ڕەنگدانەوەی دەبێ. بۆیە ئەگەر حکوومەتی وە ناتوانێت ئەمە بەڕاستی وەڵامی داواکاریەکانی شەقام و خەڵکی عێراقی با دۆکە ڕۆژانە و لەسەر شەقام و خۆپشاندانەکردن داوای مافەکانی نەکەنەوە بەڕاستی. بەڵام کورد لەبەرەوەی کە نێوماڵی خۆی یەکڕیز و ڕێک نییە و کورد لەبەرەوەی کە پەرشوبڵاوە بەڕاستی هەندێکجار بەرژەوەندی و ئەجەندای حیزبی زاڵە بەسەر بەرژەوەندی و ئەجەندای نیشتیمانی و کوردستانیدا. بۆیە ینی لە ڕابردووە کورد نەیتوانێت ئەو ئامانجانی خۆی بەدی بێنێ. بۆیە بەم بارودۆخە لاوازە و بەم پەرشوبڵایەش دوورە کورد بتوانێت بە ئاسانی ئامانجەکانی خۆی و کێشەکانی خۆی لەگەڵ بەغدادا چارەسەر بکات. عقد مجلس الوزراء اليوم الخميس جلسة استثنائية. لە ئێستادا حەیدەر عەبادی و نووری مالیکی کێبڕکیانە بۆ دەستەبەرکردنی هاوپەیمانەتی زۆرینە تا پەرلەمان کۆبێتەوە و دواتر کابینەی حکوومەت دیاری بکرێت. بەڵام یەکڕیز نەبوونی نێوماڵی حیزبە کوردستانیەکان و لایەنە سوننەکان هەوڵەکانی عەبادی و مالیکیان بێنجام کردووە. چاودێرێکی سیاسیش پێی وایە حکوومەتی زۆرینە لە عێراقدا شکست دەهێنێت ئەگەر بە خێرایی وەڵامی داواکاری شەقام نەداتەوە. کێشەکانی کوردیش با چارەسەر نەکراوی دەمێننەوە ئەگەر کات و مەرج بۆ چارەسەرکردنیان دیاری نەکرێت. من پێم وایە ئەمانە هەموو تەجروبە کراون. یەکێ لە مشکلەکانەوەتان ئەم کتلانەی کە ئێستا حکومەت تشکیلەکەون تەجروبە کراون، هەر خۆیان لە حکوم بوون، نەکار حکومڕانی عێراقیان کرد، محافەڵەکانی شەر ئەمان حکمیان کردووە. بۆیە خەڵک زۆر متەفائل نییە، ئەڵێ نەفسی تاسی نووسی حەمام هاتوۆتەوە بۆ دەسەڵات. ئێستا لە بەردەم تاقیکردنەوەی گەورن، جادە حازر و ئامادەیە هەموو ڕۆژ مەرجعیش پشتگیری لەواکە لەو مزارانەکە. بۆیە من ڕێیم وایە ئەگەر ئەم حکومەتی تشکیلە بێ لە ماوەیەکی کەم شوێندەستی حرەکەتی بۆ ئەو ناوچانە کە لە بەغا تا بەسڕە مزاهرەیەتیایە شوێندەستی دیانە بێ، حکومەتەکە بە ئاسایی ناتوانێت تەمەنی درێژ بێت. من پێم وایە کاریگەری زۆرە بێ و ئەوانە بێ ملکەچ بن بۆ داخوازەکانی کورد. ئەتوانێت ئەو خاڕج لەناوەیەکە تەثبیت بکات کە ئەگەر ئێمە بە عەمەلی لەو تەوقیتانی دیاری کراوە حکومەتی عێراق حکومەتی ئەغلەبیەی ئەم جارە شتەکانی جێبەجێ نەکرد، ئێمە دەرەچینەوە تەحالفە. بە بڕوای بەشێک لە چاودێران ئەوەندەی ئێران و ئەمریکا گرنگی بە چۆنیەتی پێگێنانی حکوومەتی عێراق دەدەن، ئەوەندە بەلایەنەوە گرنگ نییە کە حکوومەتی نوێنەری خەڵکە و کار بۆ چارەسەرکردنی کێشەی خزمەتگوزاری و بێکاری دەکات، چونکە لە بەرامبەر ساختەکاری هەڵبژاردنەکاندا بێدەنگیان هەڵبژارد و ئێستاش هەر یەکەیان پاڵپشتی کوتلەیەکی عێراقی دەکەن تا هەژمونی خۆیان بەسەردا بسەپێنن. کوردواتەنی شیوەنەکەیان بۆ هەریسەکەیە. هەل لەبەرەمەشە ئەو چاودێرانە پێیان وایە حکوومەتی نوێ لاوازە و لە ئاست چارەسەرکردنی کێشەکانی گەلانی عێراقدا نابێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.